دەربارەی بیناسازی دەوڵەتێکی خەیاڵ پڵاو لەسەر زەمینەیەکی فشەڵی کوردایەتی کە مەگەر هەرخوا خۆی بزانە چۆنەوەستێ. بەڵام ئەمڕۆ لە لایەنێکی عیلمیانەوە بۆی ئەڕۆ من لەم ڕوانگەوە دێمەم ڕۆباز لەم نەزەریەکەم و بزانم ئەم دەوڵەتەی کاک مەسعود دروستی ئەکا لەسەر چه ئەساسێکی ئەمانێ. ئێستا ئێمە کاک مەسعود هەیە دەوڵەتێ لەسەر شانمان بیناکە هیچ پێداویستەکانمان تەئمین نەکراوە. اینجا ئەو مژدە فری و دەرانەشمانە دەنێ کە گوایە گەر دەوڵەتمان دروست کرد لە ئێستا چاکترە بین. وەڵا نامەخوا ئێستا زۆر ڕەفتارەکانتان زۆر جوان. تۆ نە دەستگایەکی دەوڵەتی دروست کرد. دەستگای دەوڵەتی دروست کرد یەک حکومە یەک دەوڵەتی جارێک پەرلەمان نەبوو. سەرۆکایەتی هەیە بەس ڕسمی تۆ لە زۆر شوێن هەر هەڵ ناواسرا هەر بە سەرۆکت نازان. هەروکو چۆن جەلال تاڵەبانی سەرۆکی عێراق بوو لە شارع فەڵەستین لەو وەرە ڕسمەکەیان هەڵ ناواسی. هیچ نیار دیکۆراتێکە بۆی عەلام. تۆ سەرۆکایەتی دوام کە سەرۆکایەتێکت تەواو بووە کسپایر بوویت و کۆتایی پێ. چۆن بۆ تازەکەنەوە گەر بەپێی دەستورە گەر بە خۆ سەپاندنیشە براتەوە لە ئەوەڵ و پێشەوەی خۆت لە دایکبی سەرۆک بووی وەکو ئال سەعود. هەرچی لە ئال سەعود لە دایکەوێ ئەمیرە تۆش هەروای هەرچی لە ئێوە لە دایکە بێ سەرۆکایەتەکەی مسۆگەر دا سەرۆکایەتی هەموو دەستگاکان نابین نەسا پارتی سەرۆکایەتی هەرێمی پێ سەرۆکایەتی پەرلەمانی پێ سەرۆکایەتی حکوومەتی پێ سەرۆکایەتی اقتصادی پێ سەرۆکایەتی ئەمنی قەومی کوردی پێ سەرۆکایەتی هەموو شتێکی پێ زانایانی پێ سەرۆکایەتی ئیتر حاصڵ نازانم نەینە سەر قسەی تر سەرۆکایەتی وتێلەکان و پەناوی وتێلەکانیشی هەموو پێ. بەهەرحاڵ ئەم دەوڵەتە فشە کوردیی کە ئەیانەوە درستی بکەن لەسەر چه ئەساسە دروستەکەن. ئێمە ئیشکالمان لەوە نیە تۆ ئەتوانی یانە ئەترافت پێ ئەکەن یانە وڵاتان تەئیدت دەکەن یانە. بەڵام تۆ چیت بۆ ئێمە تەحقیق کردووە کە یەکێکی وەکو کاکە بوو خوبەیب لە ساڵی 1999 لە زیندانایە بەبێ مەحاکم. ئەمیری زیندانیانی سیاسی کوردە کاک وەلید زاخۆلی. باشە گوناحی چێ جەریمەکەی چێ باش مەحقولە جەریمەکەی هەرتەواو نابێت. لە وڵاتی تۆ جەریمەکە گەر قەتڵیش بێ برا 21 ساڵە لە وڵاتانە 21 ساڵ حکومەدەن دوای لە 14 ساڵی دوو لە سەرسەکەی تەواو کەوت دێتە دەرەوە پێشتریش ئیجازە وەرەگرێت دوای 3-4 ساڵ تێپەڕێ و مؤدەبە کابرا ئیجازە وەرەگرێ و هەفتانە دێتە دەرێ و ئیشەکەی بۆ گۆڕن و ئەنجا حکومەکەی بۆ گۆڕنوەکو لە هۆڵەندا 21 سجنیان داخست لەبەرە قسە لەگەڵ سجنەکە کەنەوەکە کە تۆ ڕازید لە دەرەوە ئیشی بەلەدێ بکەی ئەم پاییزە گەڵا زۆرە وەرێتەوە هەر بەمەچینەیەک شتێک لە گوێتە گوێتکەت کپکە بڕۆ تۆ هەر گەڵاکۆ بکەیت هێڵە باشە بۆ نایکەم ڕۆژی 8 ساعات ئەم ئیشاکەیت و تەواو ئەمە شقە و ماڵی خۆت و وەرەوە ئێرە و کرێخانوش نادی ئەمە حکومەکەتە ئێوای باتە سەر ئێبرا بەس پێمان بڵێن بەس وەکو مسلمان ئێمە وەکو ئینسان وەکو بەشەر داواتان لێکین بەس پێمان بڵێم زان کاگوەلیت لەسەر چی سجنە لە 99 پێش 11 سپتەمبەر سایقەکەی بن لادن لە گوانتانەمە هاتە دەرەوە گەڕایە بۆ ئێمە و ژنیەنە ئەم داماوە ژنێک و 4 مناڵی بەجێهێشتەوە باشە نابێ بزانیم مەسیری ئەمە چییە ئەم دەوڵەتە فشەی تۆ دروستیەکەی چەندی تر لوو لەدا بەم شێوەیە خەڵکی نەجەماوەری کورد عاقڵەکان هیممەت بەرزەکان ئینسانە مسەقەفەکان ئەی ئەوانەی ناتانوێ ببن بە کۆیلە ئاخر باشە بەس بزانین دەوڵەتی کوردی لەسەر چه ئەساسە دروستە تۆ نە خۆراکت هەیە موچەکەشیان بڕیوی خۆراکەکەش ئەکسپایرە کاک بەرهەمە هێنە لە هندستانەوە ئەکسپایر بووە دقی نبینە ڕبۆ جنوب ئەمە کابرای ئەمریکیە ئەمە کابرای کە لە ئەوروپا سەقافەتی وەرگرت ئەمە کابرای کە بوو بە ڕئیس حکوومەتی کوردستانی ئەمە کابراایکی مؤدەبە کە لە خێزانێکی مؤدەبە گەورە بوو لە خێزانێکی ڕۆشنبیری شاری سلەیمانیا گەورە بوو ئەمە ئیحساسی بێ ئەوەندە ئینحراف قبوڵکە تۆ بەشەر بکوژی بەم شتانە لەوڕێ خۆت تیجارەتت دەستکە بڕۆی لە مێرگە پانیشدانیشی ڕابێری کاکە ئەمانە کەی پیاوی دەوڵەت چۆن لەسەر شانی ئەمانە دروست دەکرێت توخوا قیاسی ئەمانە بکەنەوە بە نەوشیرۆ مستەفا نەوشیرۆ مستەفا یوت کاکە من کولەی سیاسیم لە بەغداد تەواو کرد لە پەنجاکانە لە ئەڵمانیا ماجستێرم خوێندووە لە نەمسا ماجستێرم خوێندووە لەسەر سیاسی دەولی 4 زمان قسە ئەەکەم یعنی 4 زمان نەزانم ئێستا خۆم بە مرەشەح نازانم ببم بە محافظی سلەیمانی ئەی ئەو هەموو تەڕەتورە و هەموو ئەو خەڵکە بوون بۆچی بوون بە وەزیر کاکە دەوڵەت لەسەر ئەم گەندەڵستانە چۆن دروست دەکرێت
یعنی تۆ بناغەیەکی فشەڵت داناوە کوردایەتی خۆی فاشل بووە ئینتیمای نەماوە تۆ توێ ئێستا دەوڵەتێکی قەومی لەسەر شتێک دروستکەی کە ئینتیمای نەماوە یعنی تۆ پیازەکەت هەمووی ڕزیوە هیچ قووەتی غیزایی تیا نەماوە کەچی بە خەڵکی فرۆشی تۆڵێەوە پیاز تۆ نە ئەنجا ئەم فیسیۆلۆژیکەڵ نیدس ئەمە پێداویستەکانی فیزیکیت هیچ تەمین نەکردو کەچی هاتووی ئەنجاڵی نا ئێوە سەبرێکی لەسەر بگرن برا ئەمانتان بۆ تەحقیق بکەم ئەمانی چی وەڵا ئەمان بەرامبەر حەشتی شعبی بابە تۆ گوندی مەنسووریەت بۆ حەشتی شعبی گرتەوە نۆ پێشمەرگەی عەزیز کوژران نۆ پێشمەرگەی جوانی کوردی ئێمە کوژران داتەوە دەست حەشتی وەحشی 21 جار هجووم کرا بۆ گوندی بەشیر شیعەکان هجوومیان کرد بەشیریش خۆی شیعە نشینە نیان گرتەوە کەچی مەسعود بەرزانی بە پەلەپیتکەیەک پێشمەرگەی نار بۆ گرتنەوەی گرتیانەوە تەسلیم بە حەشتی وەحشیان کردو هەر ئەو حەشتی وەحشی کە ئەوە عەزرائیل هەڕەشا کەڵێ ها کاک مەسعود کاکەم جیلەک ئەو هەڕەشانەژەکە ئاخر چۆن سیاسەت مەدار وایە تۆ قووەتی بەردەستی خۆتت هەمووی فەوتان بزانە ئەوان لەو زەمانی پۆل برێمەر حکمیە کرد پۆل برێمەر حکمی دەرکرد بۆ گرتنی مقتەدا سەدر دوای نیوەڕۆ مقتەدا سەدر هاتە دەرەوە بۆ سەرجادەگوتی فەرموو چێ پیاوە بنگری ئەی بۆچی ئەوان وانە بوون بەرامبەر بە مقتەدا سەدر ئەی بۆچی ئەوان تەوازوناتیان لە باڵەکانی شیعە بۆ خۆیان دروست کردو لە مەسلحەتی خۆیان ئەی تۆ بۆچی ناتوانی لە ڕووی قەومیەوە زاڵ نابی بەسەر نەفسی خۆتە گۆڕان قبوڵکەی وەکو حیزبێک هاتۆتە پێش بۆچی ناتوانی ئەم حزابانە بگریتە خۆت کە تۆ وەکو ڕئیس تەسەڕوفەکەی ئەم دەوڵەتە چۆن دروست دەکەی کە ئەم خەڵکە لێت عاجزە کە ئەم خەڵکە محتاجە ئەم خەڵکە توانای اقتصادی نییە سەرباری ئەو موچەکەی بڕی و سەربەرز ئەو کەسێک کە موچەی نەبوو جابرانی بەڕێزم ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێ بە قسەیەکی جوانی فەرمێ تەسکترین بواری پەیاکردنی ڕسق دایرەی حکومەت تۆ سەیری بە دایرەی حکومەت و موچە ئێوە چەند زەلیل بوون ئەو کەسێک قماش فرۆشەوی تیجارەتەکە ڕۆ لە پێنجێنەوە ڕوا لە دووبەی پارەیەکی داناوە تیجارەتی خۆیەکە و حڕ و سەربەست و کەیویستی دەتۆ بە ماڵێ خێر موچەی چی بیر لە موچەکە شەڕ ناکات یعنی ئەو بەس بیر لەمە بکەنەوە برا ئەمە نەزەریەی ماسلۆیە پێداویستە سەرچیەکانی هەناسە خۆراک خواردنەوە تەمینی سەحی دخوا بەزەیتان ئەو کەسی کە لە دەروی هەڵبەتە حاڵی ئەزانێ ئەو کەسانی لە دەرەوەن تخوا بڕوان لە کوردستان و لایەنی سەحی تەماشاکەن و قیاسی بکەنەوە بە ئەلبانیا بە ڕۆمانیا بە هەر شوێنێک لەو وڵاتانی کە تازە دروست بوون و فەقیرن لە ئەوروپا تخوا بزانێت هیچ قیاسێک هەیە لە نێوانە یعنی خەڵکێک چەند داماوە لە ڕووی سەحیەوە گەورەترین خەنجەر ێستا لە جەرجی خەڵکیە دکتۆرەکان لایەنی سەحیە تۆ هیچ شتێکت تەمین نەکردو برا ئەنجا سکوێرەتی نیچ ناحەی ئەمان هەدەی ئەو ئەمانەی تۆ تەمینت کردو چییە چەندت لە ڕێکانی کوشت و زیندان و عەزاب و هەموو حشرەتەکەت خستە ژێرتین و فشارەوە تاقی ئیحسان ڕێکانیت بۆ دروست جاشێکی وا چی احتیمالێ کرێتە سەر تۆ بۆچی بە پیاو ماقوڵانی ڕێکانی ڕێناکە بۆچی لەگەڵ لۆلانی و سوورچی و ئانی ترا ڕێناکە شتێکی سەیرە یعنی ئینسان بێ و دەوڵەتی دروستکە لەسەر ئەمە ئەساسە پوچەڵە لەسەر ئەمە ئەساسە فشەڵە یعنی تۆ تەسەور کە خەڵکی سلێمانی خەڵکی شاری کرد ڕۆشنبیر سەیری وەزعی ناو زۆنی زەر دەکەن ئەرە خەڵکە بۆیان لێ هاتووە داماوە ماجستێری لە ئیدارە هەیە کەچی خوێنەوارەکەی خەریکە بیرەچێت خەڵک خوێنەوارە جامعی تۆ کوردە قەڵەم هەڵ ناگرێت قەڵەم و کاغەزی نەما نەک لەبەرەوەی توانە لە لاپتۆپا بینووسیان لە مۆبایلەکەی هەر لەبەرەوەی تر خوێنەوارەکەی وردۆ هیچ قیمەتێکی نەما یعنی شتێکی زۆر سێرەوە دەوڵەت لەسەر چه ئەساسێکەوە دروست دەکەن کە ئێوە ئەمانتان بۆ ئەو خەڵکە تەمین نەکردەوە ئاگاتان لە زیندانەکانی خۆتان هەیە زیندانی ڕەسمی زیندانی حیزبی زیندانی لاکۆڵان ئەنجا کوشتنی خەڵک لەسەر جادە بەدەمانچ کوشتنی مەلا لە ناوجەرگەی ئاپۆڕەی خەڵکە لە دوای نوێژی جمعە کوشتنی مەلایەکی تروازی لە مەلایەتەکە هێنا لەبەر زەختی ئێوە چوو کەسابەتی خۆیەکە هیچ هافی شەشێکی نابە بندەستی و لە بەردەرگاک یەکێکی تر مەلایەک وتارێکی دا ڕەخنەی لە شتێکی بەسیط گرت فیشە چەکتان نابە بندەستی و ئیتر ئەم ڕیزە مەلایانەی تر کە بە قائیمێک 20 مەلا دەرکرا 22 مەلا سکوێرەتێکە لەکوێیە ئەمان لەکوێیە ئەو کەسێک کە ئەجیرەوە کۆمەلا شەرزاد وتی 6 دانەمان گرتیانم کاکە کردیان مەژوورە نەوتیان ناوت چیە بۆچی گیراوە تۆ چی
دوای 6 مانگ بەریاندام نانوت ئەرکاکە تۆ لەسەر ئەمە گیرای ناوت چی بوو مەلەفت چی بوو بڕە مامۆستا هیچ نەبوو بەخێرچی 6 مانگ لەسەر چی کەرامەتمان مەحفوظ نەبوو لەم وڵاتانە یەکسەر تەعویز وەرەگریتەوە یەکسەر بەیانت لەسەر دەرەچێت بۆی ڕەدی اعتیبارت بۆ بکرێتەوە ئەمە سێکۆریتی نیتزەکەش ئەمە ئەمانەکەتان لەکوایە کە دەوڵەتی دروست بێجایە و تەسەورکەن ببێ بە دەوڵەت ئەمە یعنی سبحان الله من ڕسمیەتی نێو دەوڵەتی دەستکەوێت هەرچی پێشێلیەکە هەڕڵن با بە دەوڵەتە ئەنجا لە ناو خۆیان هەڕڵنەوە دوژمنی شۆڕشە ئەنجا ئەوەندە ئاسانیش تۆمەتەکان دروستەکرێت ئەمە سەر بە ئێرانەوە سەر بە تورکیاوە سەر بە عبادية ولا ما لجر علاقة بالنور المالكي وأما علاقة لقى روسيا هي من علاقة لقى الأمريكية ولا ما علاقة لقى الإسرائيلية همش عن خوان علاقة كان لقى الأمويان أنت انتماء لشو بدوزينه توبان ما نكيبو انتماء قبلي قبول شدنية ببين بقبيلة جا خلطينا أما آل سعود خوي وايا العربستان عربستان هي السعودية طبعا بلام العربستان كان عربي السعودي في باوش عني أخو العربستان ناتواني تو بشيل بو يشتاق بكري بارت هي بملايين هاتو كرديشي وجنسي خوتتي وعراقي تو رسمي وشي تولاتك يعني أتولى هيك شي تركا لويا دوكاني شي لبكري صيدلية شي لبكري نأوتو أنا بفروش نتوتو أنا بكري ببيع إمزاي أميرة لا آل سعود كابراهيم آل سعود إشبالي لداوتو نسبتك ورد كتورج بو هردوكتان درك عقدك على وشينت انجا كسيش قبوليان نية يشماغكي وكو آل سعود ببستي بيستوما يسا برزانا كانش رقان هذا خلق جامانا وكو اوان ببستي يعني تو انتماء قبيلي كشوان اللي قبولناكي كاكا بين برزاني بزاين القبول مانا كان قبولي شوان ناكا يتونا دولته هي نا حزب دوكو حزب ناويش الديمقراطية ديمقراطيجني برا بخوا قسم نا دين تان بيماو نا قومية تان بيماو نا ديمقراطيش تان هبوة تابيتان نمين اي قبيلة كاش تان ورده ولا هلاوش هو قبيلة ولا قبيلة خلشي ترباش ترناي الدولة لسرش أساسي كدرس تكره برا انتماء كمان بيبلن ما انتماء من بوشي هبه اما ما تكي تري خومن زانيو تشكو انتماء من بودين وامتك خومن او امتي لسر اساسي ام دين دروز بود والله من دولة تفشي كي او درس يكن لسر اساسي شي انجا تحقيق ذاتي خومن شونك لم دولتي توه كاما بلكاني خوار ومان نبري وتحقيق ذات لسر شونك لي تو شون وجودي تو نا تو سلمان دوتا وزعي خود ذات او هاولات يعني كرد شون توانن وجودي خوان بسلمينا قدرتي خوان بسلمينا كابرا عالمك دكتورك امكانيتك باش يا كوريشي زيرك جامعيته او كردو شوانا يستا والله بخوا براني برز ام برا برزه خريج كليه اداريه يستا شوانا هي بس هيك خريج كليه اداريه بخوا قسم شوتيه فروش كاروشيا يستا او يتر خريجي جيترا او دو ايش شي دزناك نشوانا كان شوتي فروشناك لبرا اما وكو جامعيه كهاتو شوتي بفروشه هر نازانه شوتیەکانی بوردو و نازانه هەرەشی فرۆشێ یەکێ هەر ئاوایکی لێکا ئاوای بکەوت شوتیەکە زانە لەبرا شوتیانە کەوتیان نەماوە لەوەش ئازارەرەکە چکە اختصاسی ئەو نییە کابرا قسمی ئەلکترۆنیکەوە کردو لەبەر ئەم دەوڵەتە فشە بڕاتان پێی نەبێت دەوڵەتێکی فشەی وا دروست ببێت بڕۆ لەو ئادینانە بۆ خۆت کۆنتڕۆڵت کردووە دیکتاتۆریەتت بەسەرا چەسپاندووە بڕۆ بەڵام ئێمە نامانێت لە سلێمانی ئێمە نامانێت تۆ بحكم أمبكي نبى حزب قبول ماني نبى انتماء قبلي نبى انتماء دولتي